هەندێک گرفت کە لە ماوە لە زانکۆی گەرمیان دروست بووە بە تایبەت گرفتی خوێندکارانی کۆلێژی پزیشکی ئەو زانکۆیە هەندێک داواکاریانەیە خۆپیشاندانیان کرد گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر فەرات قادر سەرۆکی زانکۆی گەرمیان ڕاستەوخۆ لەگەڵمانە. دکتۆر سڵاو لێ بێ بەیانیت باش سپاس بۆ دەرفەتی کە پێت بەخشین. ئەگەر پێمان بڵێ گرفتی خوێندکارانی کۆلێژی پزیشکی چییە بە دیاریکراوی و گرفتەکەیان بەکوێ گەشتووە؟ بەیانی جەنابەت کاکە ڕانکۆ، بەیانی جەناب و هەموو بینەران باش سپاس بۆم دەرفەتە. لە ڕاستیە وەکو جەناب تەناگەدارن چەند ڕۆژێکە خوێندکارانی کۆلێژی پزیشکی زانکۆی گەرمیان بە شێوەیەکی هێمنانە ڕۆژانە نیو کاتژمێر بۆ وەرگرتنی ڕەزامەندی لە ڕاگرایەتی کۆلێجەکەیان و بەبێ ئەوەی کار بکاتە سەر پەکخستنی پرۆسەی خوێندن سێ داواکاری سەرەکیان هەیە کە جەختی لەسەر ئەکەنەوە. یەکێک لە داواکاریەکان پرسی دانپێدانانی وەزارەتی خوێندنی باڵای عێراقیە بە زانکۆی گەرمیان و داواکاری دووهەمیشیان ئەوەیە کە داوا ئەکەن نەخۆشخانەکانی کەلار بە تایبەتی بکرێن بە فێرکاری یاخود با بڵێن تایبەتمەندەکانی فێرکاریان کە ئێستاکە هەندێکیان تێدایە زیاتر فراوان بکرێت بۆوانە پراکتیکەکان بە تایبەت بۆ قۆناغە کۆتایەکانی کۆلێژی پزیشکی سوودی زیاتری لێوەربگرێ و داواکاری هەمیشیان زیاترکردنی ستافە کە ئێستاکە ستافمان کەم نییە خۆی لە ڕاستیە بۆ ساڵی ئایندەکە قۆناغی شەشەمانە بێت پێویستمان بە ستافە بێت. ئێمە کارمان لەسەر هەرسێ داواکاریکە کردووە لە ماوەی ڕابردووە وەک دەزانی هەرسێ داواکارێکە لە دەروی دەسەڵاتی زانکۆ و تەنانەت وەزارەشتەوەیە بەڵام ئەوەی کە پێویست بێ کردووانە. باشە کەواتە دکتۆر تۆ لەگەڵەوەی داواکاریەکانیان ڕەوایە؟ ئێمە داواکانیان بەڕەوا ئەزانین هەر بۆیە پشگیریمان کردوون بە نووسراو و لە ماوەی ڕابردووە بە سوپاسەوە بۆ بەڕێز وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لەگەڵ بەڕێز ڕاگری کۆلێجەکە و نوێنەری خوێندکاران لەگەڵ جەنابی وەزیرە دانیشتین تاوتوی ئەم پرسانەمان کرد و هەر یەکێک لەم پرسانە با بڵێن ئاڵنگاری تایبەتی خۆی هەیەوە لە بەردەم کێشە و گیرگرفتی تایبەتی خۆیەتی. ئەگەر بە پێویستی بزانی من یەک بە یەکی خاڵەکان حەزەکەم تیش بخەمە سەری وەکو سەرۆکاتی زانکۆ چیمان کردووە وەکو وەزارەت چی کراوە و لە داهاتووشە بە تەمای چی بکەین. من پێش هەموو شتێک دەمەوێت قسە لەسەر پرسی دانپێدانانی زانکۆی گەرمیان بکەم لەلایەن وەزارەتی خوێندنی باڵای عێراقیەوە. ئەم خاڵە پەیوەستە بە هەموو کۆلێژەکانی زانکۆی گەرمیان و زانکۆی گەرمیان تاوەکو ئێستا نزیکەی 9000 دەرچووی هەبووەوە ئێستاکەش خاوەنی زیاتر لە 6000 خوێندکارە بەواتە تاوەکو ئێستا ئەمە پەیوەستە بە نزیکەی چارەنووسی 15000 خوێندکارەوە. ئەم زانکۆیە ئێستاکە 8 کۆلێژی هەیە. ئەم کۆلێژانە دابەشبوونەتە سەر خەزاکانی کەلار و کفری و خانەقین. لە دوای ئەوەی کە چەندین جار قسەمان لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵای عێراق و لایەنە پەیوەنددارەکانە کردووە وەزارەتی خوێندنی باڵای عێراقی لە ماوەی ساڵانی ڕابردووە سێ ناتەواویان لە زانکۆی گەرمیانە بەدی ئەکرد بۆی ئەترافی پێنەکەن. هەندێک لە ناتەواویەکان پەیوەست زانستی بوون پێویست بوون بە ژێرخانی تاقیگە و ستافی مامۆستا و هەندێکیان ئیداری بوون و ئەوی تریشیان سیاسیە. لە ماوەی 2 ساڵی ڕابردووە بە جددی لەسەر هەرسی خاڵەکە کارمان کردووە بۆیە خۆشبەختانە ناتەواوی زانستیەکان کە کەمی ستاف و تاقیگە و هەندێشتی تری زانستی بوون هەموویمان پڕ کردوێتەوە و ناتەواوی ئیدارەکانیش کە بەهۆی ئەوەی زانکۆیەکی نوێیە هەندێک ناتەواوی ئیداری هەبوو ئەوانشمان پڕ کردوێتەوە. خۆشبەختانە لە دوا نووسراوی وەزارەتی خوێندنی باڵای عێراقی کە بۆ ئەنجومەنی وەزیرانی عێراقی ناردووە تایبەت بە پرسی ئێمە ئەڵێ زانکۆی گەرمیان لە ڕووی زانستی و ژێرخانی مرۆیی و ئەکادیمیەوە هەموو مەرجەکانی ئەترافبوونی تێدایە. ئێمە هیچ لایریبانیە لەسەر ئەترافکردن پێی تەناگرفتمانەوەی ئەم زانکۆیە سێ کۆلێژی لە دەرەوەی سنووری خۆی هەیە مەبەستی لە کۆلێژەکانی خانەقینە و ئەم ناوچانە ناوچەی کێشە لەسەرن داوا لە ئەنجومەنی وەزیرانەکە لەسەر چارەنووسی ئەو سێ کۆلێژە لە ناوچە دابڕێراوەکانە هەیە ڕێی خۆی بدات. ئەمە شەوەکوتم ڕەهەندێکی سیاسی و بەداخەوە و دۆخەش لە دوای ریفراندۆ بۆ زۆرتر زەق بووەتەوە. ئەگینا زانکۆی گەرمیان چەندی ساڵە هەیە حکوومەت عێراقیش گرفتێکی نەبووەوە لە 2014ەوە فەرمانی ئەترافمان هەیە بە شێوەی مەبدەئی کە لە سەردەمی وەزیری خوێندنی باڵای عێراقی دکتۆر علی ئەدیبەوە فەرمانەکەی دەرچووە بەداخەوە لە دوای ریفراندۆمەوە دۆخێک لە ناوچە دابڕێراوەکان و خانەقین خوڵقێنراوە کە حکوومەتی عێراقی زۆر جار خۆی بە خاوەنی ئەو
ناوچێ ئەزانێت بۆیە ئێمە من لە مینبەرە پیرۆزەوە کە کورساتەوە ماڵی هەمومانە داوا لە بەڕێز سەرۆکی یەکێتی پافڵ تاڵەبانی ئەەکەم و لە برای بەڕێزمان کاک قوبات جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەەکەم ئەم پرسی ئەترافە کاری جددی لەسەر بکرێت چونکە ڕەهەندە سیاسەکەی ماوەتەوە و چارەنووسی هەزاران خوێندکارە و خوێندکارەکانی کۆلێژی پزیشکی بۆ ئێستا جەختی لەسەرەکەنەوە چونکە ساڵی ئایندە دەرچوویان دەبێت دەرفەتی خوێندن بۆ جگە لە بۆردی کوردستانی لە بۆردی عەرەبی و لە بۆردی عێراقی و لە بۆردی ئەوروپیا هەیە هەر سێ بۆردەکەی تر جگە لە بۆردی کوردستانی پێویستی بە اعترافی وەزارەتی خوێندنی باڵا عێراقیە. سەبارەت بە نەخۆشخانەی فێرکاریش بەسپاسەوە هەمانگێکی باش لە لێوان ئێمە و تەندروستی گەرمیانە هەیە بەڵام هەمومان دەزانین کەرتی تەندروستی لە گەرمیانیش پێویستی و ناتەواوی تایبەتی خۆی هەیە پێویستی بۆ هەیە ئەو با بڵێن تۆکمەتر بکرێ بە تایبەت لە بوونی نەخۆشخانەی فێرکاری وە چەندی جارێمە داروشتون و سەرنج و تێبیرەکانی خۆمانمان مەلایەنە پەیوەنددارەکان دەربڕیوە بۆ پڕکردەوەی ئەم کەلێنە جگەلەوەی کە نەخۆشخانەی گشتی کەلار خۆشبەختانە فێرکاریە پێویستەکە بە لقەکانی تری مناڵان و مناڵبوون و ژنان و مناڵبوون ئەم بەشانش بکرێتەوەیان با بڵێن بە فێرکاری بکرێت کە خۆی هەیە بە فێرکاری بکرێت بۆ ئەوەی ئەو بۆ شاییە زانستیە پڕ بکاتەوە بەوەشەوە نەوەستاوین ئێمە لە ماوەی ڕابردووەکو زانکۆی گەرمیان زیاتر لە 50,000 دۆلارمان بۆ ڕۆبۆتی مستەر ئەلێکس تەرخان کردەوە ئێستا کۆلێجەکە دووهەم کۆلێجە لە ئاسی کوردستانە کە خاوەنی ئەو ڕۆبۆتەیە مستەر ئەلێکس توانای ئەوەی هەیە کە 5,000 نەخۆشی جیاواز کەیسی جیاواز داخل بکات و خۆی بۆ خۆی بێتە نەخۆشێک وەکو نەخۆشخانەیەکی فێرکاری مامەڵی لەگەڵاکە و مامۆستاکان دەتوانن بۆ هەریکێک لەو کەیس و نەخۆشیانەی کە داخلی ئەکەن بابەتەکانی خۆیانی لەسەر شەرح بکەن و خوێندکاران سوودی لێبین وەک نەخۆشێکی با بڵێن ئاسایی پرسیاری لێ بکەن و ڕۆبۆتەکە وەڵامیان بداتەوە لە پاڵ هەموو ئەمانەشە ئێمە وەکو زانکۆ بە نووسراوی فەرمی داوامان لەلایەنە پەیوەنددارەکان کردووە کە کار بۆ تەواوکردنی ئەو خەستەخانە سەدقەرەوی ئەڵێ منداڵانە بکات کە ماوەی 8 ساڵە لە کەلارەپەکی کەوتۆ زیاتر 60% تەواو بووە چکۆ پێمان وایە ئەو بیناش تەواو بێت هەنگاوێکی ترە بۆ پڕکردنەوەی کلێنی نەخۆشخانەی فێرکاری لە کەلار ئەمە سەبارەت بەو دوو خاڵە سێ هەمیش کە داوای ستافەکەن خۆشبەختانە ئێمە لە ماوەی ڕابردووە لەم 2 ساڵی ڕابردووە زیاتر لە 10 پسپۆڕی جیاوازمان خستوەتە با بڵێن گواستوەتەوە بۆ سەر میلاکی کۆلێژی پزیشکی و لە ئایندەیەکی نزیکشە کۆمەڵێک پزیشکی پسپۆڕی تر لە ئەنجومەنی وەزیران فەرمانیان دەرەچێ و لە خۆناغی کۆتای گواستنەوەیە ئەو پرسە چارەسەر کراوە ئەمەوێ بشڵێم لە ماوەی ئەم 2 ساڵی ڕابردووە کۆلێژی پزیشکی ئێستا خاوەن بینای سەر بەخۆی خۆیەتی و زیاتر لە 300 میلیۆن دینار بۆ کەرەسە و پێداویستەکانی دابین کراوە بە هیمەتی ئەو سافەی کە لەوەیە و بە هاوکاری تەندروستی گەرمیان لە ئاستێکی باشدایە و خوێندکارەکان تێگەیشتون و دەرزانن درێغی لەمە نەکراوە هەر بۆیە بڕیاری ئەوەیان داوە گردبوونەوەکان ڕۆژانە نیو کات ژمێر بێت بەبێ ئەوەی هیچ محاضرەیەکیان بفەوتێت ئێمە پشتگیری لە داواکانیەکەن بە داوای ڕەوای و داوای زانکۆ و سەرۆکایەتی شێزانی. دکتۆر وەکو دواپرسیار لە دوابەشی قسەکانتەوە وەڵامەکانت ینی ئەوەی کە لە سەرەوەی وەکو زانکۆ کردوتانە لە وەڵامەکان تاوە دەردەکەوێت و لە سەران بووە جێبەجێتان کردووە خوێندکاران تێگەیشتنیان بۆ وەڵامانی ئێوە چییە؟ ینی قەنعاتیان بۆ هێناوە کاوەی کە لە سەرەوەیە جێبەجێتان کردووەکو ئەرکی خۆتان بڕیاریان ناوە خۆپشاندانەکان کۆتایی پێبیێنن یانەوەی ناجارێ بەردەوامن یانەوێ خێراتر بکرێ هەنگاوەکان. بەڵێ خوێندکارەکان لە یەکەم ڕۆژەوە خۆپشاندانیان نەکردووە لە کاتژمێر 11 بۆ 12 ڕۆژانە گردبوونەوەیان ئەبێت ئەوە لە کاتی ڕێستی تایبەتی خۆیانە وەکو ڕاگرایەتی کۆلێج ڕێککەوتون لەسەرەوەی لە 11 بۆ 12 هەموو ڕۆژێک پەیامی خۆیان لە ڕێگەی هاشتاگەوە بە بێدەنگی بگەێنن و دەشزانن وەکوتم دەسەڵاتەکە لە لای ئێمە و وەزارەتی خوێندنی باڵاش نییە بۆیە دەنگی خۆیان بەرزەکەنەوە و ڕوو لە لایەنە پەیوەنددارەکانی تری حکوومەتی هەرێمی کوردستان ئەکەن ئێمەش داواکانمان بەرز کردوێتەوە پشتیوانی خۆمانمان بۆ دەربڕیوە ئەوان تەفەهومیان بۆ وڵامەکانی ئێمە هەبووە بۆیە بەشێکن لە پرۆسەی خوێندن و بەردەوامی خوێندن لە پاڵ ئەوەشە ئەوان بە شێوازی خۆیان کە ئاماژەم پێدا گزارش لە جەختکردنەوە لە زوو چارەسەرکردنی گرفتەکانەکەن ئەوان دەزانن
گرفتەکان هەیە و پێویستی بە دەسەڵاتێکی سەروترەیە بۆ چارەسەرکردنی بە ئومێدی ئەوەی کە بە هەمومانەوە بتوانین بە زووترین کات چارەسەری بکەین. زۆر بەڕێز پرۆفیسۆر فەرات قادر سەرۆکی زانکۆی گەرمیان سپاس بۆ ڕوونکردنەوەکانە سپاس کە لەگەڵمان بووی سپاس بۆ ئەو دەرفەتی کە پێداین